پارچەکش کوردستانە سووریایە ئەم تجارە نامێنن سەکنی لهێڤیا مووقفێ ئۆپۆزیسیۆنێ دەرحەقا ملەتێ کورد و قەدیا کوردیدا ئەم خۆ دبینن وەک نونەرێ کورد ناو ئۆپۆزیسیۆنە سووریدا ئەگەر ئەم نکار بن مووقفێکی بەێ ئەگەر ئەم نکار بن خوێندنە خۆیان سیاسی بدنە خویاکردن نونەرێ مە و شاندێ ما دو جارات في دما درباس بيدا وزارة خارجية تركي ديتيا ما قنصلية روسي الفيدر الهوليرة كردستان ديتيا ما وزارة خارجية روسي نامك جوارا شيان ديا الجور خوندنا ما سياسي وجو جركة تشبكن ورولا واتشيا وفشاري جركة بشرنجي بكن ما نونري أمريكا إيجو دناف لقال معارضة ديو دستين إجبر مؤتمر جنيف كونغري جنيف وجارسريا سوري يه ألمانيا يه فرنسا يه إنجلترا يه مصر يه أردن دبا هردو روجادا شان داما أب حمد ديتنا ودلجرانيا خو مدايا خويا كرن جوارا ومجوا خوستيا دبي رولا كي بليزن فشارك بكن شد مجلس الأمن دبي وتشد ريا علاقات واتك تكليا وانا بتركيا را شاوا في إيريشا خو راوستيني سر ملتي مي سيفيل واي بيغونه واي جو بمهاني تمعنا جيرانينا وتواقعيات وتمشروعيات جيرانينا ام ولود بينن ولود خوينن قال لك نورمالا ام ده ائتلافه كدنا يكجارا ناكوكيد نا مدى وخندنا ما سياسي نوك هفدوبه لسر هناك تشتو تارسري سوريا را انجي كريار البيشيامتين وبويري غوتشي دبن برچاوي ما ام ازادن ام حرن وكا كرد وكا نتوا كرد ام تصرف دكن وموقف خو زلال دكن ودنا خويا كرن بطرس بفدي باوا ام اسطنبول وزير خارجيه تركي را دبيجن نابه هون فيرانجي بكن شمهاني وهبن نابه هون ايريشي ببن سر مدبري كردي دبري سوري نابه جارسري نفيرانجيا قزنجا وجي تشتك تنيا هوني خرابيه هوني الوزيه هوني كيشا زيده بكن دندروي سوريا دا ودناف دبري كردي بتايبتي ده بله سپاس دکم دواتر اگرم ولای برزد کاگ دکتور سبارت به هلوستی امریکا و هلوستی روسیه مثلا هلوستی که اتونی که برز اتفاقی که دوی هلوستی امریکا چیه هلوستی که لوازنیا خود دست باز دو که کنار چکودی کن دابج بونه بسر نفوذی امریکا لکانتونی کوبانه و جزیره و ناوچی مثلا عفرین ناوچی جرا صلاتی روسیه بو يعني اما لرجاوي كردستان كدس بشورش رجاوي كردستان ما كرد بامكانيات بسيط دس ما بيكرد وبشتي خمان بقلي خمان من بس دواي اوايا كنا كاني باراستني قلمان اوادان كرد درست بو وتواني روبروي تيرورستاني داعش به لدواي اواي ك يكنا كاني باراستني قال يكنا كاني باراستني جن توانيان يعني نمونيك قهرمانتي بيشان بن لا شەڕی ئازادکردنی کۆبانێ و بەرگری لە کۆبانێ وەکو هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش ئەوان هاتن دەستیان کرد بە دانانی پەیوەندی لەگەڵ یەکێنەکانی پاراستنی گەل و ناردنی هاوکاری بۆیان بۆ ئەوەی بە تەواوی بتوانێت بن تیرۆرستانی داعش لە ناوچەکەدا بن دوای ئەمە پەیوەندیەکانی ئێمە وەکو سیستەمی خۆبەڕێوەبردن لە ڕۆژئاوای کوردستان پەیوەندی دیبلۆماسیژمان پەیا کرد لەگەڵ دەوڵەتین زلهێزی جیهان وەکو بڵێن و چەند دەوڵەتین ترش وەکو لە ئەوروپا چ رووسیا بێ چه ئەمریکا بێ چه دەوڵەتین ئەوروپی بێ بێگومان هەلوێستی هاوپەیمانانیش بەدڵمانە وەکو گلەیتان چێ لە هەڵوێستی هاوپەیمان هاوپەیمانی دەوڵەتی ژداعش یعنی ئێمە کاڵین یەکینەکانی پاراستنی گەل یەکینەکانی پاراستنی ژن هێزین سووریا دیموقرات کە لە جیاتی هەموو مرۆڤایەتی ئەم شەڕە دەکا لە جیاتی هەموو مرۆڤایەتی لە دژی تیرۆرستانی داعش ئەم هەموو قوربانیە دادەنێ پێویستە هەڵوێستێکی نێودەوڵەتی هەبێ بۆ پاراستنی ئەم هێزانە چونکە لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل لەگەڵ ئەم بەرخوادانی ئاسکەریە سیستەمێکی تازە هەیە لە ناوچەکەدا بەڕێوەی ئەمریکاش بێت چییە مەسەڵەن بۆ کانتۆنی ئەفرین کە رووسیا وتت زۆری لە ئیتیفاق کراوە
ئەمە بۆ تەواوکەم کە ئێمە لێرە ئەڵێن ئەم شەڕە ئێمە لە جیاتی هەموو مرۆڤاتی دەکەین کەواتە هەموو مرۆڤایەتی هەموو دەوڵەتی دنیا ئەبێ هەڵوێستیان هەبێ بەرامبەر ئەم ئێریشی تورکیا لەسەر کانتۆنی ئافرین چونکە ئێمە توانیمانە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بین یعنی ئێمە توانیمانە وەکو سیستەم تیرۆریستانی داعش لە ناوچەکەدا ینی لایبین و پاکی بکەین بەڵام وەکو فکر هێشتاش ماوە کە ئێمە توانیمان ئەم شەڕە بکەین کەواتە ئێمە هەموو جیهانشمان پاراستەوە لە جیاتی لە لایەکی ترەوە ئەردۆغان کە ئێستا ئەم ئێریشە ئەکاتە سەر ئافرین خۆی ئەم تیرۆریستانای بەخێویەکات خۆی دایمەن ئەم تیرۆریستانە هانی دەدا بۆ ئەوەی پەلەماری زۆر باشەکانی ڕۆژاوە بین هەڵوێستی ئەمریکا زۆر گرنگە کە هەڵوێستەکەیان نەک تەنها هۆشداریدان بۆ تورکیا هەڵوێستێکی لاوازە بەبوونیەوە بێگومان زۆر لاوازە ئەبێ زۆر لەوە بەهێزتر بێ ئەبێ ڕێگە بە تورکیا نەدن کە ئێریش بکاتە سەر ئافرین ئێمە ئەوڵین لە ئافرین ئێمە بەرخۆدانی دەکەین ڕەنگە ئەم شەڕە ببێتە مایەی پاکردنی ناوچەکەدا بە تەواوی لە تیرۆریستانی داعشەوە و لەو تیرۆریستانەی کە تورکیا بەخێوی دەکات ئەو دەبەرانەی کە تورکیا داگیری کردووە لە جەرابلس و باب و ئازاز ئێمە ئەو ناوچەڵش ئازاد بکەین و پاکی بکەینەوە بەڵێ ئێستا لە چەند لاوە تورکیا مەسەلەن گەمارە ئەفریندا و دەوێ هێرش بکات ئەنی کانتۆنی ئافرین لە ئەمبارگۆیەکدایە لە هەموو لایەکەوە ئێستا چێ دەوڵەتی تورکە سوپای دەوڵەتی تورکە و ئەو گروپانەی کەسەر بە دەوڵەتی تورکن تەنها منطقەیەکی بچووک هەیە ئەوش ڕژیمی ئەسەد لەوەیە یان لە ئەمبارگۆیەکدایە کانتۆنی ئافرین هاتین لەسەر مەوزوعی هەڵوێستی نێودەوڵەتی وتمان زۆر زعیفە ئێمە شەرمەزاری دەکەین پێویستە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تەواوی ئەم دەوڵەتانی جیهان هەڵوێستەکەیان هەبە ڕێگە بە تورکیا نەیەن ئێریش بکەن لەسەر عفری چون یەکینەکانی پاراستنی گەل توانیان ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بە ئەوان لە دژی تیرۆریستانی داعش شەڕەکەن و لەسەر ئاستی کوردستانیش پێویستە هەڵوێستمان زۆر بەهێزتر بێت بەڵێ دواتر قسە لەسەر کوردستان دەکەین کاگە جەدانگە بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە هەڵوێستی وڵاتانی دەرەوە بۆچی بەرامبەر کورد مەسەلەن پێشتریش لە باشووری کوردستان گلەی هەبوو کە تەنە کورد وەکو جەنگاوەرێک سەیر دەکەن و هەمیشە مەسەلەن زلهێزان پشتی کورد بەردەدەن ئەمە بۆ خۆراوی کوردستان شەر دروستە کە ئێستا کورد لەو بارودۆخەدا هەڵوێستێکی یەکلاکەرەوە نیە بۆ ڕاگررتنی و هێرشانەی کە دەکرێتە سەری ئێمە ئەم دبینن قەضیا کوردی و ملەتێ کورد دناف پارچەبوون ئاوێت ناف چار دەولەتەدا بەلابوون ئاوێت ناف چار دەولەتێن شەرق الأوسەدا تورکیا و ئایران و عێراق و سووریا قەضیا کوردی زۆر معقد کریە دەولەتێن زولهێز و مەزن لەگۆر دیرۆکێ مەنەدی تێژ غەیری لەگۆر بەرجەوەندیە خوا خوێندنا خۆکردنا و گاوێ خوا ئاوێتنا بە ملەتارە و بدەولەتا و بە قەضیە ملەتێ بندەسترایانی ئەم وەک ملەتێکی مەزن بندەست هژمارەکە مەزن دناف چار دەولەتادا ژمافێ مەیە گۆ ئەم دەستلات بن ژمافێ مەیە ئەم خودی دەولەت بن ژمافێ مەیە ئەم خودی ئال بن ئالا مەژی ناو نەتەوێ یەکگرتی بێ جهێ وێ ئەو دەرا لێ مخابن ئەب دەولەتێن زلهێز جمهوریا مەهابات بگرە و پێدەوەرە تم و تم رووسیا جمهوریا مەهابات ئەم کورد خەزلاندن قاضی محەممەد بشون خۆدە هەشت و جمهوریا مەهابات چون خۆدە هەشت و تەسلیمی بەهلەوی کرد وی وەختی دە شاهی ئەیرانێ کرد شۆڕەشە بەرزانی ڕەحمەتی هەفتەی و پێنجادا دگۆر اتفاقیە جەزائر دیسە تەسلیمی سەدام حسێن کرد و دەسەلاتە عێراقی وی وەختی ئەحمەد حەسەن بەکر بوو کەرکووک 16 ئۆکتۆبەرش بیرامە ناچێ بەری چەند ڕۆژا بوو بێ بچم سەرێ مەهات ئانهاژی عەفرینجی عینی سیناریۆیە مخابن دەولەتێ مەزن بەس ئەم نەچارن وەک ملەتێ کورد بندەست و دۆزەمە بەردەوامە دۆزەک عەدالەتە دۆزەک ئینسانیە دۆزەک خۆدیمافە و حەقی ویە تەبیع سروشتیە ئەم نەچارن ببا دەولەتێن زلهێزرە تەعاملێ بکەن یانی ئەم نکارن نە دوێ هێزێ دەنا نە دوێ ئاستێ دەنا گۆ ئەمکار بن ئۆپۆزیسیۆنێ بوارە بکەن ئەمکار بن قوتبوونێ بڕینێ بوارە بکەن ئەم تم و تم دەبێ بەردەوام باشترین وێجە ئەس بێژم ئەم وەک کورد بەرسڤا مەژ vê سال فێرە و ژڤا
دولتين قوتم وتم غدريل متكنو بشتا خود نما ام المالا خو بگرن لیکریزیا خو بگرن لهالوستا خو بگرن ام چاوا کاربن بهفر شریک بن و بهفر خودی بریار بن و بهفر بریارا جنگی و برخودانی طبعا بریارا برخودانی و برفانی جنگ نینا خلق جنگی سرسری مو ملت مدکه و بریارا سلمه و بریارا آبوری و بریارا جواکی و بریارا سیاسی ام بهفر لخو بگرن الجعدا خو بگرن تفگرا خویا سیاسی بگرن و اف کریاره گوتینا پیشیام و آستانگیه گو ام جفدورا چه دکن و وک ریفبری از دخوازم بانگا که ببراتی گو لیوگره کش خورا چه بکن و اف سیاست گول سرد مشن تشت دقوناغ گوتی دا شاش کرنا بریاره تی دا شاش کرنا ام لحف بگرن و دیارا دوی ایریشا ترکا دا نابیجن اوه پیاده و اوه انکسیه و هگر توپک تی هگر فیشکک تی هگر ساروخک تی و همو کسی به هفدورا بکشه وک خلق پیکاتی دوری وک کرد دور عفرین آنج غیری جه وقت ایش دبن ام گل لکی دخوازن بلز لیفگره که چه بکن برصفا باش وقال لك او به زائد ام داليه دبلوماسي دا وداليه دوستانيه خدا ودكلايه خدا بكار بينن چاوا و اريشات تركا راوستينن بله سپاس دکم کاک ترک کاتمن کم ما سبارت بوی که او داوی رخصنوی نامالی کرده که باز دو که مثلا برابرات یک پیک بین رید بوی که نامالی کردی لیوش یک بخیره تو بو من اکر لم بارودو خدا یعنی تنظر کردی اگر تو بی لم بارودو يعني لسرتا دا وتمان ام شرانه تنها لديجي كانتوني عفرين لديجي دوزي قالي كرده و سركوتني عفرين تيواتي سركوتني بارچكاني تري كردستان بن كفتني شورش ايما لروجاوي كردستان يعني شكست هناني شورش لعفرين تيواتي شكست هناني دوزي قالي كرده ناوچكتا بو يزور گرنگ همومان يك خلوص بن يك دنگ بن موقف من ديار به همومان شرمزاري بكين همو بتندي إدانه بكن وهمو إمكانيات خومن لم كاتدا بخينا خدمتي شورشي عفرين همو تاكا كردك أبي خوي بشورشك بزانه استا همو تاكا كردك أبي خوي بشك لم شورشي عفرين وبرخداني عفرين ببينيت همو كسك لآستي خودا 24 ساعت لخباتا به سفربریه کی گشتی به لسر آستی کردستان سفارت بم بانگوازیه ایمش بگومان یعنی لزانین یک ریزی زور گرنگه ابي بو همو دولت جهان اما او رابكين ككرد برياري جيانكي آزادي داوا كرد خاون دوزه ابي ما في خوي بدس بينه بانگوازي ايمش بو همو لاينا كايتر اوي كتا استا نهاتون بشداري بروجي ايما نبون بروجيك من هيلا روجاوي كردستان خوسري ديمقراطيك غير روشتو تسر صندوق دنگدان دنگيان داون نري خويان يان هل سردوا نرايكتي كرد هيلا روجاوي كردستان ام برادرانك رزم هيا اگر ائتلاف گویان لێ ناگرێت چۆن ئەمریکا و دەوڵەتانی تر گویان لێ بگرێت بۆیە دووبارە ئێماڵێنەوە ڕێگای بەرخۆدانی دیارە سەنگەکانی شەر دیارە ڕێگا کراوەیە بۆ هەموو کەسێک بەشدار بێت لەم شۆڕەشەدا ئێمەش بانگاوازیمانەوە خۆیان بە خاوین دۆز دەزانن خۆیان بە خاوین دۆزی کەماوە ئامادەن ببن بەشێک لەم شۆڕەشە سەبارەت بە هەڵوێستی پەرلەمان حکوومەتی هێرێم لایەنە سیاسیەکان داوای هاوکاریک دەکەن لە هەرێم بە کورتی داواکاری ئێمە لە هەموو خەڵکی کوردستانە و لە هەموو لایەنە سیاسیەکانە لە پەرلەمانی کوردستانش لە هەموو سازیان سیڤیل وەکووتم هەموو کەسێک ئەبێ خۆی ئێستا لە مەرحەلەی شۆڕشدا ببینێ ئەبێ هەڵوەستی جدیمان هەبێ ئەبێ هەموو توانای خۆمان بیخەنەگەر بۆ ئەوەی بتوانین بن کانتۆنی عفرین بپارێزین و دۆزی گەلی کورد لە ڕۆژاواش سەر بخەین لەبەر ئەوەی کە دۆزی گەلی کورد لە ڕۆژاوا سەرکەوتێواتەی چارەسەری دۆزی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتیدا و بانگوازی ئێمە لە هەموو نەتەوەکانی تریژە ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ پاراستنی نەتەوەکانی تریژوانش ببن بەشێک لەم شۆڕەشەدا بانگوازی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سیاسیەکان کە ڕێگا بە جەماوەرج بن هەڵوێستی ژیان هەبێ و هەموو ئیمکانیاتی دیبلۆماسیش خۆشمان بیخێنەگەر بۆ ئەوەی دووبارە زەختێکی نێودەوڵەتی دروست بکەین کە بتوانین بێن هێریشی عفرین بوەستین. سپاس دەکەم سپاس بۆ میوانەکانمان کاک جانان زۆر سپاس بۆ جەنابتان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی و زۆر سپاس بۆ دکتۆر جاویدان کە لە سلێمانیەوە لەگەڵ مابووی کاک جەوان کاتمان تەواو بۆ سپاس دەکەین.
بەڵ فەرموو فەرموو باش فەرموو سپاسێن گەرەکە ئەو گەرەکە برادەرێ جاویدان بە vê پۆست بلنداییە و بە نەفسمەزنێ ئەنۆنێزیکی رەخنێ نەبێ و خوا تەقیم نەکێ و وتم ببینێ سەرکەفتی وەک نمونەکە دنیای لە سەرکەفتی وەک سیستەمەکە دنیای سەرکەفتی ئەخوا نەورۆ بخوێنم بەگەرێکی خۆڕە شێ بکە باشترە بەرسبا مە باشتر وێرەوەی هەموو کەسێک سەرگەری شەردەی ئەمریکانە خشتا خۆدا تەگەلە قوربانی بەر ئەمریکانە دەدەنێزیکی تە نەبوو و تناس نەکری و نەدی ئامادە بەشێک لەم شۆڕەشەدا ئامادە بێ ئێمە دووبارە ئەڵێین سپاس دەکەم ملەتی خۆ بەگەرێتە بگەرە سیاسی بەگەرێت نەبینێت تەنێ سەرکەتی ئەس نابینم تر سەرکەتی سەرکەوتناتە نەبژی ڕەنگیە دەرگا کراوەی بەڵێ سپاس دەکەم سپاس کاک دەدان بەڵگا کراوەی براکەم نەتۆ بێت خوازێت سپاسان دەکەم زۆر سپاس زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاس کاک دەدان کەس جاویدان بڤی منطقی تجارەت تشتاب کاتم تاو کاک تۆریکە سپاس دەکەم کاک دەدان زۆر سپاس بۆ بەرزتان سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ پشتگیری ئەم شۆڕەشە بکە